کاسبکارتان کوێ؟ کاسبکار هەر بنێ شەکرەمە نەخۆشی دڵمە گوچینەمە خێرخوازانی بەڕێز دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ بۆ هاوکاری مادی ڕۆمان کردووە لە ماڵێکی تر کە دوو مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە کە شیزۆفرینیانە دەرونیانە و هەروەها ماڵەکەشیان بەڕاستی شوێنی ژیان نییە، شوێنیان زۆر خراپە کە ئێستا ئێوە خۆتان ئەیبینن و هەروەها باوکیشیان کە کاسبکاری ماڵەوەیانە کە ناتوانانی هیچ کاسبێک بکە ئەمە وەزئی تەندروستی خۆشیتی کە ئێستا ئەیبینین. کاک یاسینجان سەلام عەلەیکم. وعەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کاک یاسینجان چۆنە ژیانتان چییە؟ ژیانمان تۆزە قورسە نەخۆشەکانی من سێ نەخۆشیەیەکیان لەوانە هەبێ قەسەر و شەبەکە و باڵۆنم بۆکەن لە حکومی ملیۆنێک و 150 تیەچیە ئەنجا شەکرەمە ماوەی 3 ساڵ حاڵەتی سێم گوچی لە شتم بەخەستیەوێ گوچی لەم تەواو نییە. ئەی وەزئی مناڵەکانت باسی دوو مناڵەتم بۆ کۆزیان چۆنە؟ ئەم مناڵەکان یەکیان عەقڵیم دڵیان ناژی یای ناتوانانی بێتە دەرەوە هەر لەو ژوورە ماوەتە هەر لەو ژوورێ منە دوو شخصیەتی شخصیەتێکی شیزۆفرینیایەتی جاریوە شەڕی گێزە جاریوا لەو ژوورایە سژنە نایەتە دەرەوە عەقڵ پێ ناشێ خۆشوە ماڵی جارێ خۆی ناشوە جەماوەی دەست و شتیەوەشان شەقۆیەوەشان. تۆ کاسبکارتان کوێیە؟ کاسبکار هەر بنێ تۆش ئەمە وەزع ژیانمەش وەزەمە جەمە شەکرەمە نەخۆشی دڵمە گوچینەمە. ئەم عیلاجانەی تۆنە ئەمە چۆنە چۆن عیلاجانە حەپی دڵم هەیە سابستۆ کوێ کامێ ڕۆژی دوو بیخۆمجە لەگەڵ ئەمەیە. ئەی مسلم ئەوە بۆ مەسەڵەن ئەم عەلاقەیەکی ترە ئەمە عەلاقەیەکی ترە ئەمە چۆنە؟ نا ئەمە هەرێکی نەوەیەکە سەمەسامە ئیلتیاباتە مەش لە بەخشین کڕیمە ئەمە بۆ ئیلتیاباتە. ئەمەشیان عەلاقەیەکی ترە. بەڵێ ئەوش عەلاقەی ترە بەڵێ. باشە تۆ یعنی چۆنی بەسن ڕۆژانە ئەم عیلاجانە ئەتوانی بکڕی تۆ ڕۆژانە پێویست بە فەحس و بە عیلاج و بۆ خۆت بۆ مناڵەکان چۆنی دابینیەکەی؟ جابەجا برادر و شت یارمەتیمە یا ماوەسای برادر ئەمانە یان مەیاکەم یارمەتیمەیە ئەوەی شتێک پارەمە یاتیاوە 15,000 گەوانی لێ کڕم. یعنی خۆت ناتوانێت شتانە دابین کە ئەبێ لە ڕێی کەسوکار لە ڕێی خێرخواز ئەم محەممەدی برام دوورە لێمەوە هەر خۆم بە ڕەفیق شت بەیە یارمەتی شتی یاوم ماڵی ناوە بێ. کوڕەکەی تریشت هەر حەبی دەرونی هەیە بەس ئەم باشترە تۆزەوەزێ ئەو باشترە چێتە دەرەوە من قەسەرم بۆ نووسراوە ئەمە پێویستم بە قەسەرە لە حکومی بە ملیۆنێک و 150 ئەبێ قەسەر و شەبەکە و باڵۆن کەم مزعفاتی گورچی لەشمەیە لەگە مزعفاتی قاشم شەکرێتی. ئێستا دوو ئەم قەستەرەیە چۆنەکەی؟ ئەم قەسەری لە حکومیە بێ سرەی بۆ گرە. باشە لە حکومی بەڵێ لە حکومی ئەڵێ ئەوە نەیتیەچێ بەڵێ لەو ملیۆن دینارە و ملیۆن 150,000 چۆن دابینیەکەی؟ ئەبێ لە ڕێی خێرخوازانە داواکەم یارمەتیم بە لالی زیاتری تێچ. ئێستا تۆ ئەم پارەت هەیە بیکەی؟ ناپارەم نییە داوا لە خێرخوازانکەم هاوکاری بکەن. بۆچی هاوکاری کرد؟ بۆ قەسەر و باڵۆن بۆ علاجی شەکری قاچم. کێ ئەو مینەیە بێ بکەی ئەو قەستەرە و باڵۆنە؟ ئەو قەسەرە وتیان کەی پارە لەدە ساوە توانی بیکەی چیان کارەکە حازر بوو. ئەمەش ئیکۆکەی دڵە دڵم لە 140 ویشەکەوە یعنی لە 160 ویش ناکە. یعنی ئێستا تۆ پێویستت بە قەستەرەی دڵە قەستەر و باڵۆنە دڵت لە 140 اینجا ئاوش لە قاشم کۆ بۆتەوە ئەو لە قاش و 130 کۆ بۆتەوە. اینجا شەکرەکەت کۆنتڕۆڵ نییە 250 پێویست بە عیلاجێوەیە کە قاچوشتی هەر ئاوساوایی شەکرەکەی. بەڵێ
اینجا لەگەڵ ئەوە شاکە گورچی لێشت پێویستی بە چارەسەرە گورچی لێشت زەعیفە ئەوە هیچ ئەبێ خەسەرە باڵۆنکە نەشتەگەری چیتر دەوێت نەشەگەی وتی ئەو قەپەنجەشە دەبێ ئاوساوە بیبڕیتەوە بەس جارمنەوە ناپڕمەوە بە بۆنەی بڵێن شەکرەکەتەوە بێ پەنجەش ببڕیتەوە باڵێ خێرخوازانی بەڕێست ئەمە ژیانی کاگیاسینە کە ڕۆژانە لەگەڵ ئەو هەموو نەخۆشیەکی خۆی باسیەکە کە عیلاجی ئەو هەموو نەخۆشیە بەکاردێنی ئەمە عیلاجەکانێتی هەمووی بە جیا کردوتە زەرفۆ لە بۆی نەخۆشیەکانی زۆر زۆرە وەرەوە پێویستی بە قەسرە و باڵۆنە ناتوانێت بیکە و پێویستی بە چەندین عیلاجی تریشە پێویستی بە نەشتەرگەری تریشە لەگەڵ ئەوەشە داوای هاوکاریەکە بۆ دوو کوڕەکەی کە نەخۆشی دەرونیان هەیە کە کوڕێکی ئەو لێرە ئێستەوە شەو ڕۆژ ژێر جێگایەوەدا پۆشراوە ناتوانێت بچێتە دەرەوە و کوڕێکی تریش تۆزە وەزعی باشترە بە عیلاج ئەتوانی بچێتە ناو خەڵک و بێتە دەرەوە بە عیلاج ئەویش هەر ئەم نەخۆشیەتی. یاسینجان لە ڕێی خێرخوازانەوە دەستگای خێرخوازی بەخشین بڕێک هاوکاری بۆ هێناوی بۆی بتوانی بۆ عیلاجەکانت دیان بۆ ئەم نەشتەرگەریانێک کە پێویستە سەرفەکەی بۆ خۆت یان بۆ عیلاجێکی مناڵەکانت ئەمە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین خۆش بیاخۆ زۆر دەستخۆشی لە برایانی بەخشینەکەم دەستخۆشی لە خێرخوازانەکەم و ماڵە ناوا بێ و ئینشاءالله بێتێکیان هەیە ببێ بە دەوێت. خێر و چاکە لە ڕەمەزاندا پاداشتەکەی دوو هێندەیە بەو هۆیەوە بەخشین دەرگای خێر بۆ ئێوەی خێرخواز دەکاتەوە بۆ گەیاندنی زەکات و سەدەقە و هاوکاریەکانتان بەو خێزانانەی چاوەڕێی دەستی میهرەبانی ئێوەن. دەستگای خێرخوازی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری ئێوەی خێرخواز ئەم پرۆژانە ڕادەگەێنێت. دروستکردنی خان و کەفالەتکردن و هاوکاری منداڵی بێ باوک، هاوکاری دارایی هەژاران، دابەشکردنی سەبەتەی خۆراک، ماتۆڕی سێچەرخی بار بۆ بژێوی، دابینکردنی کورسی شەحن، دابینکردنی جلوبەرگی جەژن، هاوکاری نەخۆشانی درێژخایەن، بەربانگ بۆ ڕۆژەوانان. ئێوەی خێرخواز هاوکارمان بن بۆ سەرخستنی ئەم پرۆژانە. دەتوانن لە ڕێگەی نووسینگە و نوێنەرایەتیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ناوەی هەرێمی کوردستان هاوکاریەکانتان بنێرن یان پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 1970 961 35 35 1950 723 25 55. بۆ کوردانی تاراوگا دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە بانکیانەوە هاوکاریەکانتان بنێرن.